السلام عليكم مامۆستای بەڕێز کاتتان باش هیوادارم زۆر باش بن. ئەمن ناوم ئیبراهیم خەلیلە، بەشی تەکنیکی کارژێڕی کارم تەواو کردیە لە کۆلێژی تەکنیکی کارژێڕی هەولێر و لە ئێستادا لە زنجیرە مارکێتێک کار دەکەم لە شاری هەولێر دەژیم. پێش بەشداریکردنم ئاستی زمانی عەرەبیەکەم زۆر خراپ بوو، هەر ینی سفر بوو، دەتوانم بڵێم سفر بوو. لە تێگەیشتن خراپ بووم، لە قسەکردن هەر نەمدەتوانی قسەی بکەم. ئێستا بۆ 2 مانگ تێپەڕی بەسەر ئەو کۆرسەی کە بەشداریم کردیە جوڵفی عێراقی. ئەلحەمدولillah سوپاس لە بۆ خوای گەورە، پاشان سوپاس لە بۆ مامۆستایان و مستافی ئاوات ئەکادیمی. ئێستا ئەلحەمدولillah ئاستی تێگەیشتنم زۆر باش بووە، ینی دەتوانم بڵێم ١٧٠ لەوە ١٨٠ فەرقم کردی لە تێگەیشتن و قسەکردنیش ئێستا ئەلحەمدولillah وردە ینی دەتوانم قسە بکەم و ڕۆژ بە ڕۆژ باشتر دەبم ئینشاءالله. و ئەو عەرەبیەی کە لێرە فێر بووم لە ماوەی 2 مانگەی ینی تەسەوڕ دەکەم ئەگەر بەتەنێ بابە بە خۆم هەوڵمدا بە ینی بە ساڵێکی زیاترە من پێی نەدەگەیشتم. و ئەو خولە لەبۆ هەر هەموو کەسێکی گونجاوە، ینی ئەگەر کەسێک لە ئاستی سفرەوە دەست پێ بکات لە بۆی دەگونجێت، چونکە ئەمە هەتا پیتەکانیشمان خین، ینی لە پیتەکانەوە شێوازی دەربڕینی پیتەکان کووە هەر هەموومان خین ینی لێ لەبەر هەموو کەسێکی گونجاوە ئەگەر کەسێک هیچی زمانی عەرەبی نەزانی و لە سفر دەست پێکا وەکو من. وانە ڕاستەوخۆکان زۆر تایبەتن بەڕاستی، ینی مامۆستا دکتۆر سەنگەر ئەلیمامە ینی جەوەکی وەها دروست بوو لە وانە ڕاستەوخۆکان، ینی بێزار نەدەبووی لەوانەکان. ئێستا ئەمە گروپی سێم کە بەشدار بووین، ینی وەکو خێزانێکی بووین بەڕاستی، ینی هەم پێکەنین بوو، هەم فێر بووم بوو، جەوەکی خۆش بوو دەرسەکە، لێ بێزار نەدەبووین، گفتوگۆمان دەکرد، هەوڵماندا قسەی بکەین، حیوار بوو. بەڕاستی زۆر تایبەتن، ینی وانە ڕاستەوخۆکان لەکنە من تایبەتترین بەش بوو. وانە تۆمارکراوەکانیش مەنهەجەکە ینی بێکەم و کوڕ، ینی ئەگەر بەزوانە تۆمارکراوەکانت لە لابی لە خۆت دەتوانی ینی لە هیچ شتێکی مەحتەل نەبی، لە هیچ شتێکی ڕانەوەستی و لە هەموو جێیەکی ئیشی خۆت بەڕێ بکەی، بۆی چونکە مەنهەجێکی تێروتەسەلە و بێکەم و کوڕیە. و ستاف و هاوکارانی ئاوات ئەکادیمی ینی پێویست ناکە مەحتیان بکەین، ماشەڵڵایان لەبی ماشەڵڵایان لەبی، ینی زۆر باشن، هەر پرسیارە کتێبی هەر تێبینیەک هەر گلەییەک هەر شتێک ینی یەکەوسەر جوابت دەدەنەوە، ینی بەدەمترن لە خەمی توودانە دڵسۆزانە، ینی یارمەتیت دەدەن لە ئەوەی ینی بەرەو پێش بچی. لە کۆتاییدا دەڵێم ئەوەی کە حەزی لە فێربوونی زمانی جوڵفی عێراقیە باشترین پێشنیارم لە بۆی ئەوەیە بەشداری کۆرسی جوڵفی عێراقی بکات، چونکە بە ماوەیەکی کەم دەتوانی زۆر بەرەو پێش بچی لە زمانی و بە ئاسانی فێر ببی. ئەوەی کە لێرە دەیبینی لە هیچ کۆرسەی تکە بڕوان ناکەم بە دەستان بکەوی، دەستان خۆش بی، هەر سەرکەوتوو بن ئینشاءالله.